سڵاوتان لێبێ بەڕێزان لە پرۆژەیەکی تری ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە سەرەتای ساڵی 2026 ئەویش پرۆژەی پوختەکردنەوە و کورتکردنەوەی کتێبەکانە. کتێبی ژمارە 1 بەڕای ئێمە دەستپێکێکی زۆر باش دەبێ بۆ ئەو بەڕێزانەی کە دەیانەوێ کار لەسەر کەسایەتی خۆیان لەسەر دید و بۆچوونەکانی خۆیان بکەن. ناونیشانی کتێبەکە بریتیە لە چۆنیەتی دووبارە داڕشتنەوەی پرۆگرامی بیر و مێشتی خۆمان بۆ ئەوەی هەموو ڕۆژێک براوە بین. ئەم کتێبە بە شێوەیە کتێبی دەنجی بەردەستە و دوایی لە کۆمنتی ئەو ڤیدیۆیەدا لینکەکەش دادەنێن بۆ بەڕێزانێک کە دەیانەوێ ورتر گوێ لێ بگرن. کتێبەکە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە شێوازی بیرکردنەوە وەکو وەڵامێکە کە ڕاهێنانی پێکراوە یان ڕاهێنانی پێدەکرێ نەک تایبەتمەندێکی کەسایەتی جێگیر بێ و نەگۆڕ بێ. هەروەها بانگەشەی ئەوەش دەکا کتێبەکە کە زۆربەی جار خەڵکەکان کە شکست دەهێنن لەبەر نەبوونی توانان نییە، بەڵکو لەبەر ئەوەیە بیرکردنەوەیان یان بیر و مێشتیان پرۆگرامە کۆنەکەی خۆیان کار پێدەکا کە لەسەر بنەمای خۆ بە دوورگرتن لە مەترسی و هەروەها لەسەر بنەمای پچڕان دامەزراوە. لەم کتێبە دەنجیەدا باس لەوەش دەکرێ کە چۆن و بۆچی هاندان بەتەنێ مۆتیڤیشن جێباوەڕ و جێمتمانە نییە و زۆر جاریش بە تەنها هاندان شکست دەهێنێ سەرکەوتوو نابێ، بەڵکو لە بری ئەوە پێشنیاری ئەوە دەکا کە جێگیری و بەردەوامی لەسەر ئەنجامدانی کار ئەمە دەبێتە هۆی بنەمای سەرکەوتن و زیاتر بەدەستهێنانی ئامانجەکان، واتە بەردەوامبوون لەسەر بەجێگیری کارکردن بە شێوەیەکی ڕێکخراو کارکردن، هەروەها گونجاندنی لایەنی هزری و دەرونی خۆت نەک لایەنی هەست و سۆزەکی. بابەتی سەرەکی و ناوەڕۆکی پەیامی ئەو کتێبە خۆی لەوە دەبینێتەوە کە لەوە تێبگەین کە مێشتی ئێمە بیری ئێمە وەکو پرۆگرامێک کار دەکات کە دەکرێت دووبارە دابڕێژرێتەوە، دووبارە بنووسرێتەوە لە ڕێگای بەردەوام ئەنجامدانی چەند کارێکی بچووکی ڕۆژانە، چەند خوویەکی بەردەوامی ئەرێنی ڕۆژانە. هەروەها ئەوانەش دەخاتە ڕوو لە کتێبەکە کە چۆن ئەو خۆدواندنە بێدەنگە نهێنیەی کە لەگەڵ هەر کەسێک لەگەڵ خۆی ئەنجامی دەدا دەتوانرێ بکرێت بە بنەمایەک و بە ڕێنوێنیەکی خۆکار و ئۆتۆماتیکی هەڵسوکەوتەکانمان یان بتانین بیان ناسینەوە کە چۆن ڕێگە لە بیر و بۆچوونە نەرێنیەکان بگرین. چۆن باس لەوەش دەکات کە چۆن ڕەفتار هەڵسوکەوت دەتوانێت دووبارە ناسنامەی خۆمان بنیاد بنێتەوە و دابڕێژێ. هەروە جەختیش لەوە دەکاتەوە کە بە ئەنجامدانی چەند بارە و بەردەوامی چەند ئەرکێک و کردەوەیەک ئەوە ئێمە مێشتی خۆمان ڕادەهێنین لەسەر ئەوەی کە دەمانەوێ ببین بە چێ، دەمانەوێ ببین بە چ کەسێک. لەلایەکی تر گرنگی بەوە دەدات کە چۆن مرۆڤ دەتوانێت مێشکی خۆی بۆ چوون و بیرکردنەوەی خۆی ڕابهێنێ و دووبارە پرۆگرامەکەی دابڕێژێتەوە بەوەی کە بێتە دەرەوە لە ناوچە و زۆنی ئاسوودەیی خۆی. ناکرێ ئێمە نائاسوودەیی، نامۆرتاحبوون، نیگەرانی وەکو با بڵێن بەربەستێک ببینین، وەکو ڕێگرێک ببینین، بەڵکو دەبێ وەکو هێمایەک و نیشانەیەکی
پەرەپێدان سەیری ئەو نامورتاحی و نائاسودەییە بکەین. هەر لەم کتێبەشدا باز لە چەند ستراتیجیەکی زۆر پراکتیکی دەکرێت کە دەتوانین بەهۆیەوە ڕاهێنان بکەین لەو جیهانەی کە پڕە لە پچڕان، پڕە لە بەلاڕێدابردن، دەتوانین خۆمان وا ڕابهێنین کە تەرکیز لەسەر ئەو ژینگەیە بکەینەوە کە دەتوانین تێیدا کاری باش بکەین و پەرە بە تواناکانی خۆمان بدەین. لە لایەکی تر باس لە چەمکی کۆنتڕۆڵکردن و دەستەمەوکردنی سۆزی کراوە کە ئەویش وەکو لێهاتووییەک کە دەتوانرێ ڕاهێنانی لەسەر بکرێ. ئەمەش بۆ نمونە جەختکردن لەسەر وەستان، لەسەر ناولێنانی سۆز لەو کاتێک کە ڕوودەدا، هەروەها هەوڵش بدەین هاوتەریب بیگونجێنین لەگەڵ ئەو بەهایانەی ئێمە کاری لەسەر دەکەین. خاڵێکی تری گرنگ کە کتێبەکە باسی دەکا بریتیە لە هێز و توانای ئەو ڕێوڕەسم و ئەو ڕۆتینە بچووک و سادانەیەی کە ئێمە ڕۆژانە بۆ بیری خۆمان ئەنجامی دەدەین، بەیانیان چی دەکەین، نیوەڕۆیان یان شەوان کە دەتوانین کاری لەسەر بکەین بۆ ئەوەی ببێتە هۆی خوویەک، ببێتە هۆی دروستکردنی پێکهاتەیەک بۆ شێوازی ژیان و بیرکردنەوەمان و هەروەها ببێتە هۆی شێوازێک و نیشانەیەکیش بۆ پێشبینیکردنی ڕۆژەکەمان بەگشتی. کەواتە لە کۆتاییدا باس لەوە دەکەین کە ئێمە دەبێ بردنەوە هەر لە سەرەتای ڕۆژەکە بەدەست بهێنین، نەک چاوەڕێ بکەین لە کۆتاییدا. بەمەش چۆن دەبێ بە دەستپێکردن بە خۆ ئامادەکردن، هەروەها بە کەمترکردنەوەی ئەو ماندووبوون و هیلاچیەی کە ئێمە بۆ بڕیار وەرگرتن پێویستمان پێی دەبێ. ئەگەر کارێک ببێتە خۆکار و تۆماتیک و ببێتە خوو و هەڵسوکەوت، ڕەنگە ماندووبوونی بڕیار وەرگرتن زۆر کەم دەبێتەوە، چونکە ئەو کات پێویستی بە زۆر بیرکردنەوە نابێ، یەکسەر دەبێتە بەشێک لە کەسایەتی تۆ، بەشێک لە ناسنامەی تۆ. کەواتە ئەم کتێبە دەنجیە پاڵپشتی ئەوە دەکا کە مرۆڤ دەتوانێ دووبارە متمانە بە خۆبوون بنیاد بنێتەوە، هەروەها سیستەمێکی ڕۆژانە بۆ خۆی دروست بکە کە دەتوانێ بڕێنیشاندەر و بەردەوام بێ بۆ ئەو کارانەی کە ڕۆژانە دەیکا و بەرەو پێشی دەبا، کە ئەمەش وا دەکا زیاتر پشتی بەخۆی ببەستێ و کەمتر پشت بەوە ببەستێ ئەو کاتە دەست پێ بکا کە هەموو شتێک ئامادەیە، چونکە ئەو ڕۆژە ڕەنگە نەیەتە دی هەموو شتێک ئامادە بێ. دەبێت لە زووترین کاتدا دەست پێ بکەی، لەوەش گرنگتر بە بەردەوامی کار لەسەر خۆت بکەی، بەردەوامی بدەی بەو کارەی کە دەیکەی. بەم شێوەیە مرۆڤ لە ماوەیەکی کورتدا دەتوانێت دووبارە پرۆگرامی مێشکی خۆی دابڕێژێتەوە بۆ ئەوەی بەردەوام و ڕۆژانە لە بردنەوەی بەردەوام و سەرکەوتنی بەردەوامدا بێت. سوپاس بۆ جێگرتنتان، لەگەڵمان بن بۆ هەفتەکانی داهاتوو بۆ پوختەی کتێبەکانی تری داهاتوو. وەکو گوتمان لە کۆمنتی ئەو ڤیدیۆیەشدا لینکی کتێبەکە بە تەواوی دادنین، ئەوەی بەڕێزانەی کە دەیانەوێ دووبارە گوێی لێ بگرنەوە یان بە تەواوی گوێی لێ بگرن دەتوانن، هەروەها دەشتوانن کۆمنتی خۆتان بەجێبهێڵن لەسەر ئەو پرۆژەیە و لەسەر ئەو کتێبە، یان ئەگەر بەکارتان هێنا و بە شێوەی پراکتیکی جێبەجێتان کرد کاریگەری هەبوو یان نەبوو، لێرە لەگەڵمان هاوبەشی پێ بکەن. سوپاستان دەکەین. لە بیریشتان نەچێ ئەکادیمیای مێگەمایند پڵەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بەردەوام لە کار و پرۆژەی نوێ پێبەشتان ناکە و بە تیمێکی خۆبەخشی لە خۆ بردوو بەردەوامین لە خزمەتکردنتان.